لە ساڵی 2023 249 پێشێلکاری جۆراوجۆر لە بەرامبەر 247 ڕۆژنامەنووس لە هەرێمی کوردستان تۆمار کراوە. پێشێلکاریەکان لە چەندین جۆر و شێوازی جیاواز خۆیان دەبیننەوە. بە شێوەیەک 134 حاڵەتی ڕێگری و جیاکاری، 37 حاڵەتی دەست بەسەرکردن بەبێ بڕیاری دادگا، 38 حاڵەتی زەوتکردنی کەلوپەلی ڕۆژنامەوانی، 4 هێرشی ئەلکترۆنی، 27 هێرش و هەڕەشە و سوکایەتی، 2 حاڵەتی شکاندنی کەلوپەلی ڕۆژنامەوانی، 5 حاڵەتی دەستگیرکردن بەدەل لە یاسای ڕۆژنامەوانی، 2 حاڵەتی هەڵکوتانە سەر ماڵی ڕۆژنامەنووسان لە ساڵی ڕابردوودا تۆمار کراوە. لە کۆی 180 وڵات عێراق لە پلەی 167میندا بۆ ئازادی کاری ڕۆژنامەوانی. دەستگیرکردنی ڕۆژنامەوانانی بادینان بە دیارترین پێشێلکاریەکان و ستەمەکانی ئەم وڵات و هەرێمەدا دەنرێت و هەمیشە وەک پەڵەیەکی ڕەش بە نێوچاوی دەسەڵاتدارانەوە دەمێنێتەوە. چارەنووسی ڕۆژنامەنووسێکی ڕۆژئاوا کە دانیشتووی هەرێمی کوردستانە نادیارە، ئەوەش کاتێک بە مەبەستی بەشداری لە پرسەی باوکی دەگەڕێتەوە شاری حەلەب و مەراسیمە کۆمەڵایەتەکە بەجێ دەهێنێت. لە 25 تشرینی دووەمی ساڵی 2023 لە دەروازەی فیشخابور بێسەر و شوێن دەکرێت. دواتر ئاسایشی پارێزگای دهۆک دەستگیرکردنی ناوبراوی بە تۆمەتی هاوکاریکردنی پەکەکە ڕاگەیاند. لە دۆخێکی ئێمە بە شوێکی گشتی دۆخی خەڵک بە شوێکی گشتی لە دۆخێکی خراپایە، لە نێویشانە ڕۆژنامەنووسان لە دۆخێکی خراپایە و کاری میدیایی لە دۆخێکی خراپایە و شەگەڕێتوانێ بۆ ئەوەی کە تێگەیشتنیەکی تەندروست نییە لە ناو دەسەڵاتی سیاسی هەرێمی کوردستانەوەێ بۆ کاری ڕۆژنامەنووسی، زۆر جار بەنەیار و دوژمن و بەدەستی ئەملا و ئەولا و بە ئۆپۆزیسیۆنیان نەزانن. لە کاتێکا کە ڕۆژنامەنووس بە تایبەتی لە ساڵی 2009 لە کوردستانە ڕۆژنامەنووسێ بۆ تا ڕادەی هەوڵی داوە بێلایەن بێ، بە تایبەتی ئەوانەی لە میدیا ئەهلیوانەیشیان کردووە هەوڵیان داوە سەر بەخۆ بنە، وڵیان داوە زانیاری و هەواڵەوە خۆی بگەێنن. ئێستش من قەناتم وایە هەنێ میدیا هەرماو نەتوانێت یانێ هەواڵ و زانیاری وە خۆی بگەێنن بەبێ ئەوەی کە بڵێ بەبێ ئەوەی کە فشاری ئەملا و ئەو لای لەسەر بێ. لە کوردستانە گرفتێکی گەورە هەیە لە مەجای میدیا کە تۆ ناتوانانی هەواڵ و زانیاری سەر بەخۆت دەستکەوێ. زۆربەی میدیاکەن میدیای حیزبن و ئاراستەکراون بەس هەواڵی خۆیان بڵاوەکەنەوە یا هەواڵەکانی بە شێوایی بڵاوەکەنەوە، هەواڵی خەڵک و بەرامبەر و ئەمانە بڵاو ناکەنەوەوانێ. ئەمە کە خاڵێکیانە خاڵێکتریشانەوەی کە ژنگی کاری ڕۆژنامەوانی لە هەرێمی کوردستانە باش نییە. ئەوەش بەڕاستی دەسەڵاتی سیاسی لی بەرپرسەوە قۆناغ بە قۆناغ دەسەڵاتی سیاسی لە دوایەوە یەکەوانێ بە شێوازی جیاجیا فشاری کردووە، هەوڵی داوە ڕۆژنامەنووس بێدەنگکە، هەوڵی داوە هەموو دەنگێک لە دەرەوەی خۆی بێدەنگی بکە و تا ڕادێکی باشی بۆی چۆتە سەر، بەڵام وا نەزانێت کە چووە سەر بۆی بە قازانجی خەڵکی کوردستانیەتەوانێنە بە زەرەی کۆمەلگا و زەرەی خەڵکی کوردستان و بەزەری پێشکەوتنیەوە لەم کۆمەلگایە. هەر وڵاتێک کە تۆ بینی وڵاتێکی پێشکەوتو بەدڵنیاوانێ میدیای ئازاد و میدیای ئەهلی و ڕۆژنامەنووسی سەربەخۆ و میدیای پرۆفشناڵەوانە دەوری گەورەی تیابینیەوە. ئەگەر وا تێبگەین ئەگەر میدیا چۆرکەیتوانێت دۆخی کوردستان باشە بێ ڕێک پێچەوانەکەی ڕاستە، بەڵام خۆم دەسەڵاتە لەوە تێناگات. فشاری سیاسی و فشاری حیزبی لەسەر ڕۆژنامەنووسان لەسەر کەیسەکانیان بە جۆرێکە کە ئەتوانین بڵین کە بەلا ڕێدابردنی کەیسەکانی دروست کردووە و لە هەمان کاتدا تەدەخولی سیاسی لەو کەیسانەی کە پەیوەندی بە ڕۆژنامەنووسانەوە هەیە بە مافەکانیانەوە هەیە و فشاری سیاسی لەسەر دادگاکان و دادوەرە بەڕێزەکان کە دیارە هەندێک جار هێندە فشارەکان زۆرن لەوانێ نەتوانن بەرگەی بگرن و هەندێکیش هەیە دیارە وەڵێ ڕوبەڕوویان دەبنەوان و ناچنە ژێر ئەو بارەوە، بەڵام بە گشتی دۆخی ڕۆژنامەگەری و باریان لە ئێستادا لە بارێکی زۆر ناهەموادایە و بە بۆچوونی ئێمە ئەو کەیسانەی کە پەیوەندی بە ڕۆژنامەنووسانەوە درەنگ یەکلا دەکرێنەوە و کاتێک یەکلا دەکرێنەوە بە پێی لە بەخواستی ڕۆژنامەنووسان یاخود بەو شێوازە مامەڵەیان لەگەڵا ناکرێت کە یاسایەکی تەندروست جێبەجێ بێ و یاسا سەروەر بێ. دانانی یاسا تا ڕادەیەکە پەرلەمان بڕیاری لەسەرەدا چمکێکی یاساکەیە بابەتی سەرەکیتری جێبەجێکردنیەتی لە پرۆسی جێبەجێکردنی یاساکانە لە هەرێمی کوردستان کۆمەڵێک بربەستن گشتین بۆ هەموو یاساکان بەو شێوەیەن، کۆمەڵێک بربەستن خاصن بۆ یاسای ڕۆژنامەنووسی. ئەوانەی کە گشتین پەیوەستە بە بارودۆخی سیاسی هەرێمی کوردستانەوە
لە هەرێمی کوردستانە هەر بارودۆخێک بگری کۆمەڵایەتیە اقتصادیە ڕۆژنامەنووسیە ژیانی گەنجە پەیوەست لینکێکی تەواوی بە بارودۆخی سیاسیەوە دروست کردووە کاتێ بارودۆخی سیاسی بە ئاراستەیە کە ڕوا هەمویان لەگەڵ خۆیان ناباتەوە ڕۆژنامەنووسی و بارودۆخی ڕۆژنامەنووسانیش و دەستگەیشتن بە زانیاریان لینکێکی بەهێزی لەگەڵ ئەم بارودۆخەیە هەیە بە تایبەت لە هەمووی زیاتر ینی لە هەمووی زیاتر دەستخستنی زانیاریە کە پەیوەست بۆ بەمەوە لەبەرەوە ئیجراکردنی ئەو یاسایە بە شێوەیەکی دادگەرانە وابەستەی تەواوی بە بارودۆخی سیاسیەوە هەیە ینی لێرە دادوەر ڕۆڵ نابینێکە ئیجرایەکە پۆلیس ڕۆڵ نابینێکە ئیجرایەکە قەراری سیاسی ڕۆڵە بینێ ئەمە بۆ هەمووی وایە بۆ ڕۆژنامەنووسی بە تایبەت و بە تایبەتیتر بۆ دەستخستنی زانیاری ئەمە لە بواری جێبەجێکردنی یاسایە کۆمەڵێک دۆسیە و کەیس و ئەمانە دروستەکرێت کە بەڵێ ئەمەمان هەیە جێبەجێمان کردو یاساکە بۆ فلان کەناڵ وایە بۆ فلان دامەزراوە وایە فعلەن ئەمانە هەن بۆ لەبەرەوەی دابەشبوونی میدیایی لە هەرێمی کوردستانە هەمان ڕەوتی دابەشبوونی ڕەوتی سیاسی هەیە کاتێکاڵێ من یاسای دەستگەیشتن بە زانیاریم بە شێوەیەک تەواو جێبەجێ کردووە بەڵێ کەیسی میدیایەک هەیە کە وابەستە و لینکی لەگەڵ دەسەڵاتی سیاسیە هەیە بۆ ئەم کراوەیە جێبەجێکراوە پاڵپشتی کراویشە بەڵام خۆی لە ئەسڵا بۆەوەی دادوەرانە ئیشەکە بکەیە بێ بۆ هەموو دامەزراوەکان وابێ گرفتەکە لێرە بۆ هەموو دامەزراوەکان نییە و بربەستی ئەساسیش ڕەوش و بارودۆخی سیاسیە یعنی بە کورتی بڵین ئەحزابی سیاسی و تێڕوانینی سیاسی بەرامبەر بە یەکتری کاتێک کە میدیاش بەم شێوەیە فراوانە بێ ئیتر ئەم ڕووکاری نادادگەریە بە شێوەیەکی بەرچاو دەرەخە تۆ پێتوان نەبێت کە تەنها ڕێگریە لە پامنێرێک بچێتە شوێنێکەوە ئەمە دەرکەوتەوە تەنها لە جێبەجێ نەکردنی ئەو یاسایە بەس ئەمە هەیە نەخێر کاتێک کە مایکێک لە پامنێرێکە سێنرێ ئەمە زووتر ئەلەنیە بێت زووتر بڵاوە بێتەوە فشار لەسەر لایەنە جێبەجێگارەکان زیاترە بێ بۆ جێبەجێکردنی ینی لەوە چێ لەم بوارەیە هێشتا زۆرتر جێبەجێکراوە کە هەموو پامنێرەکان گلیان لە بوارەکەی هەیە بڕۆ تۆ بارودۆخێکی وەکو بارودۆخی ڕۆژنامەنووسی مێینە ببینە کەسیی لەسەر ناڵێ و دەستخستنی هەر زانیاریەک هەر مافێکی ڕۆژنامەنووسی لەو بوارەیە زۆر کەتمترە زۆر شاراوەترە لەبەرەوە کەسیی لەسەر ناڵێ لێرەیە لە 100% هیچ نەبووە لەو لاگەر لە 110 نەبوو بێ دەرەکەوێت باشە لەبەرەوە بارودۆخەکە وابەستەی تەواوی بارودۆخی سیاسیەوە هەیە و ئەوانەی کە بارودۆخی سیاسیان دروستکردوە بربەستی یەکەم من لەمەیە چونکە لایەنە جێبەجێکارەکان وابەستیان بەمانەوە لە دوای دامەزرانی حکوومەتی هەرێم و ڕاپەڕنی 1991 بۆشایەکی یاسایی گەورە لە بواری ڕۆژنامەگەری میدیادا لە هەرێمی کوردستان دروست بوو بۆیە لە ساڵی 1993 یاسای چاپەمەنی لە هەرێمی کوردستاندا دەرچوو ئەگەرچی ئەو یاسایە بە بەراورد لەگەڵ وڵاتانی دەوروبەرە یاسایکی زۆر پێشکەوتوو بوو بەڵام نە ئەم یاسایە ئەگەرچی هەندێک ئازادی بۆ ڕۆژنامەنووسان دەستەبەر کرد هێشتا نەیتوانی بوو ڕێگری لەو فشارانە بکە کە لە دەرەکی دەکرێت سەر هەرێمی کوردستان مەسەن لە یادمە کە فشار هێنرا بۆ داخستنی ڕۆژنامەی وڵات وەزیر ڕۆشنبیری کەماوەسا شێرکۆ کەس بوو ئامادە نەبوو ئیمزا لەسەر داخستنی ڕۆژنامەکە بکە ئیستقالێک لە پۆستی وەزیری ینی لەو کاتەوە فشار هەر هەبووە بەڵام لە هەرێمی کوردستاندا لە دوای گەشەکردنی ئامرازەکانی تەکنۆلۆژیای پەیوەندی بە تایبەت سەرهەڵدانی تۆڕە کۆمەڵایەتەکان و وە گەشەکردنی میدیای ئۆپۆسیۆن ئەوە لە هەمان کاتدا پەیدابووین چەندین کەناڵی تەلەڤیزیۆنی جۆراوجۆر ئێمە کۆمەڵێک یاسا لە هەرێمی کوردستانە دەرچوون بەڵام ئێمە وەکو ڕۆژنامەنووسان یاخۆ وەکو پسپۆڕانی یاسا وێڕای ئەو سەرنج و تێبینیانەی لەسەر ئەو یاسانە هەمانەکە کەم و کڕی زۆرتیایە کە بەراوردی کەی لەگەڵ وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەڕاستی یاسایەکی زۆر پێشکەوتووە و کۆمەڵێک مافی باشی بۆ ڕۆژنامەنووسان دەستەبەر کردووە بەڵام گرفتەکە لە چیدا لە ئەمری واقعدایە لە هەرێمی کوردستان ئەو دۆخە سیاسی کە لە هەرێمی کوردستاندا هەبووە دەبینی لە شارێک و بۆ شارێکی تر ئازادی ڕادەربڕین گۆڕانی بەسەردادێ لە شوێنێک و بە شوێنێکی تر فشارەکانی ڕۆژنامەنووسان گۆڕانی بەسەردادێ یا دەشێت لە قۆناغێکەوە بۆ قۆناغێکی تر لە ناو چوارچێوی شارێکدا فشاری زۆر کرابێتە سەر ڕۆژنامەنووسان فشارەکە ئایا فشاری دەرونی بووە جەستەیی بووە یاخود قانونی بوو یاخود لە ڕێگەی بڕینی بژێوی و حەقی ژیانیان بوو یاخود هەر نەبێ نانێشتووە مافی بەدەستێنانی زانیاری بۆ ڕۆژنامەنووسان دابیم کرێ کاتێکیش کە ڕۆژنامەنووس نەیتوانی زانیاری تەواوەتی بەدەستبێنێت چۆن بتوانێت هەواڵێکی ڕاستەقینە بۆ جەماوەر پەخشکە بۆیە من لێرە گەڕمەوە چەند شتێک یەکەمیان دەسەڵاتی حکومڕانی لە هەرێمی کوردستان و بەتایبەت پەرلەمانی کوردستان کە پێویستە یاسای تیر و تەسلتر لەسەر بنەمای لە بەرچاوگرتنی پرەنسیپەکانی مافی مرۆڤ دەرکە دووهەم دامەزراوەکانی ڕاگەیاندن ئەبێ ڕاهێنان و مەشق و ڕاهێنانی باشتر بکەن بە کارمەندەکان و بە ڕۆژنامەنووسانی خۆیان بتوانن زانیاری باش بەدەست بێنەوە چۆن فێر بکرێن چۆن زانیاری بەدەست بێنن سێهەمینیان
بریتێ لەوەی کە چۆن زانیاری و هاوڵەکانیان بۆ هاوڵاتیان پەخشکەن کە خزمەتی ڕایگشتی هاوڵاتیان. کاکشۆ میدیاکان ئەوەندەی کە چاودێران وەک کەسانی وەکو جەنابیش چاودێری دۆخی میدیا و یاخود دۆخی ئازادی ڕۆژنامەوەی دەکەن دەبینن بەشێکی زۆر لە میدیاکان لە ئێستادا لە حیزبیەوە ئەتوانین بڵێن پلێتە دابەزوە بووە بە سێبەر، یعنی بە سێبەر لەوەی کە خۆی وەکو با بڵێن سەر بە خۆی ئەوکو بێلایەنەوە پیشاندا، بەڵام لە کاتێکدا زۆرترین زانیاریەکان بۆ ئەو قۆرەقەکرێ. حدەسێکی گەرم بێت یاخود خەبەرێک بێت لە وەزاری داراییەوە گەر بۆ موچە بێت یاخود لە چارەسەری کێشەیەک بێت لە بەغداوە ڕاستەوە خۆ کەناڵە سێبەرەکەی خۆی ئاگادار دەکاتەوە لە تەواوی کەناڵەکانی تیکەی بێ بەشە کاتانان جوابی تەلەفۆنەکە ناداتەوە یان زانیاریەکان وەکو پێویست پێت نادا. ئەمەش جۆرێکی تر لە پاشەکشە نبینیت. سەری کە پارێکی سیاسی زۆر ڕژاوەتە ناو مەجای میدیاوە و پارە سیاسیانە هەمووی بە مەبەستی سیاسی بەکارهێنرێت. ئەو پارە سیاسیانە سەرچاوەکانی سەرچاوێکی پاک نییە، لە ماڵ و مڵکی گشتی خەرجەکرێ. ئەو هەموو کەناڵە میدیاییە گەورە گەورانەی دەسەڵات و هێزەکانی ئۆپۆزیسیۆنیش با بڵێن بەشێکی ناڵێم هەمووی، بەڵام بەشێکی لە سەرۆت و سامانی خەڵک سەرفەکرێت و بە دژای و چەند ساڵی دوایەوەیەکەوە هەتا ئەمڕۆ سەرف کراوە لە کاتێکە ئەوەی خزمەتی حیزبەکە خزمەتی کۆمەلگای کوردی و دۆخی کوردستان و ئەو بارودۆخ و هەلومەرجەی پێایەت تێپەڕێ ناکات. بۆیە بە شێو لە شێوەکان ئەتوانین بڵین لە وڵاتی ئێمە چ میدیا چێ دەستکەوتینی زانیاری سربەخۆ تۆزێ بە ئاستەم و زەحمەتە. هەرەوەشە بۆتە هۆی ئەوەی کە تا ڕادێکی زۆر بە خیتابی میدیاییوانێ بە گوتاری میدیایمانە پارچە پارچە ئابینرێت و هەستەکرێ زۆر زەحمەت بووە کە تۆ بتوانین ڕێی گشتی کۆ بکەیتەوانێ لەسەر بابەتێ، هەروەکو چۆن زەحمەت بۆ ڕێی گشتی کۆ بکەیتەوە لەسەر بابەتێ لەم ناوچەیە لەگەڵ بابەتێ لە هەولێرە. یعنی ئێستا وای لاتووە هەر ناوچەی و بابەتی خۆی هەیە و سەرباری ئەوش بە حکومی کۆمەلگادا بەش بووە تۆزێ زەحمەتە ڕای گشتی لەسەر کۆ بکرێتەوە کە ڕایشی گشتیش لەسەر کۆنەکەدەوە تا کۆمەلگا وەک خۆی مایە نەوتوانی گۆڕانکاری بکەیت. گۆڕانکاری کۆمەڵایەتیەتی بڕوانی تۆمانە ئەبێ هەموو شتێک گرنگ بێ، یعنی چۆ بۆ ئێستا ئەو پارەی لە مەجای میدیا خەرجەکرێت، ئەو پارە گەندەڵی کە لە مەجای میدیا گەورانە خەرجەکرێت بۆ زانین لە مەجالەکانی کا کەمتر گەندەڵی هەیە، چونکە پارێک زۆر خەیاڵی لە مەجای میدیا سەرفەکەی و میدیای تازە دروستەکرێت لە کاتێکا خەڵک چەندین مانگ موچەی نەبوو وەریگرێتۆمانە. من ئەم ڕۆیە بە ڕویاکی غەڵەت دەزانم بەڕاستی، چونکە تۆ لە نەتیجا مهمە خەڵک هەواڵ و زانیاری ڕاستی دەستکەوێت بۆی بتوانێت کۆمەلگای لەسەر بجوڵێ. هەمیشە میدیا تۆیەکە بۆ ئەوی کۆمەلگا لەسەری دوورێنە بکات. واتە ئەو میدیانە ئیشانە گەوجاندنی خەڵکیش کردو بە حسابی خۆیان ئاراستەیەکەن خۆ وازڵ دیارە میدیای سێبەریان میدیای دەسەڵات ئاراستەی خەڵکەکەن بەو مەبەستە سیاسی کە هیانە. ئەم میدیایە کۆن بووە، یعنی لەسەر ئاستی ئەوروپا و وڵاتانی پێشکەوت و دەمێ ساڵە کۆن بووە تازە بە تازە لەم وڵاتە. نوێەکە ئەوەیە کە تۆ میدیایەکی لیبراڵ و ئازادتە بێ، نوێەکە ئەوەیە کە ژیانی موەسساتیە بێ، نوێەکە ئەوەیە کە حیزب بە هەموو حیزبەکانەوە دەست لە میدیا بکشێنەوەی و بیکەن بە ژیانێکی موەسساتی. ئەمە بۆ مانایە نییە کە یعنی تۆی کاری فلان میدیا کاریگەری خەڵکی فلان لایانی سیاسی بەسەرەوە نەبێ یاوە خودت ڕێیەکیان نەبێ لەوە. ئێستا دوو مەڕۆ لە وڵاتی شوکۆمەریکا میدیای گەورە گەوری تایە، بەڵام کاتی انتخاباتیت هەستەکەی ئەم میدیایان نزیکتر لە دیموکراتەکانەوە ئەویان نزیکتر لە کۆماریەکانەوەوانێ لە زۆر وڵاتی پێشکەوتوتری شاوایە. بۆیە کۆمەلگای کوردی بە ئام لە قەیرانە، میدیا بە ئام لە قەیرانە، بەس پێشەوەی میدیا ئەهلی و ئازا لە قەیرانە بێ کە لە قەیرانە میدیا حیزبی و ئاراستەکراو لە قەیرانە و مستەقبەلی نییە و میدیایە. ئەو میدیای بێ وردە و دەبرە ئەوە بڕوا موەسساتی بکرێەوە بەرەوە بڕوا سەرچاوی دارایی کەش ئاشکرا بکرێ. ئەم هەموو ملیۆنە دۆلارانە ماگانە دێ بە میدیانە چیان لێیە لە شوێیان بوو. ئەتەسم یەکێتی و پارتی وڵێ نێمە لە گیرفانی حیزب دەریەکەین. ئەوە دروێکی گەورەیە بەڕاستی، ئەوە دروێکی گەورەیە، ئەوە ئەبێ و بوارە شەفاف کرێ بە کورتی و بە کورتی حیزب بکشێتەوانێت کە زەحمەتیشە بکشێتەوە لە مەجالە لەبەرەوە بێ بە خەبات و تێکۆشانی خەڵکی ڕۆشنبیر و میدیا و ئەم دۆخە بگۆڕێ. ئەم دۆخە بە لە هەموو لایەکە بە بنمەزگەیشتووە، لە سیاسەتا بە بنمەزگەیشتووە، لە مەجای کەلتوریا بە بنمەزگەیشتووە، لە عیلاقاتی بینیانە بە بنگەزگەیشتووە، لە عیلاقاتیان لەگەڵ بەغاو جیرانە بە بنگەزگەیشتووە، لەبەرەوە لە ناو میدیاشە بە بنمەزگەیشتووە. ئێمە پێویستمان بە دۆخێکی میدیایی تازە هەیە. ئەو کیسانی کە ڕۆژنامە نووسەکە تایە تۆمەتبارە یاخود سکاڵی لەسەر کراوە بەوەی کە لە کاری ڕۆژنامە نووسەیە
تۆمەتێکی خراوە تا پاڵ ئەوە لایەک لایەکی تر ئەو کەیسانی کە ڕۆژنامەنووسان خۆیان شکاتیان کردو سکاڵاکارن دیارە بە هەردوو بارەکە جیاوازی مامەڵە هەیە جیاوازی بڕیار هەیە ئەبین لێ لەوەشدا ئەبینی ئەو کەیسانەی کە ڕۆژنامەنووسان تیا سکاڵاکارن لەسەر بەرپرسە حیزبیەکان لەسەر بەرپرسە سیاسەکان بەهۆی لێدانیانەوە بەهۆی دەستێژیکردنە سەر مافەکانیانەوە بەهۆی ڕێگری لە کاری ڕۆژنامەگەریانەوە بەهۆی ئەو کەیسانەی لە کاتی ڕووماڵی خۆپیشاندانەکانە یاخ ڕووداوەکاندا کاتی ڕێگریان لێ دەکرێت کاتێ دەستێژیان دەکرێتە سەر ئەم کەیسانە دەبینین لە هەرێمی کوردستانە لە ناو دادگاکاندا لەبەر ئەوەی بەرکەوتە لەگەڵ و بەرامبەرەکەی ڕۆژنامەنووسەکان هێزێکی سیاسیە و یاخود بەرپرسی ئەمنی و حیزبی و سیاسیە بۆیە درەنگ دێنە بەردەم دادگا درەنگ یاخود فەرمانی گرتنیان بۆ درەنگ دەردەچێت کاتە فەرمانەکە دەردەچێت جێبەجێ ناکرێ یاخود بە جۆرە فشار لەسەر دادگا دروستێ یاخود کەیسەکان لە کاتی بەڕێوەچوونیاندا بە جۆرێک هەموو دەستگاکانی تر لە ڕووی هێزی سیاسی و حیزبە سیاسیەکان و دەسەڵاتی سیاسی هەموو دەستگاکانی تر هەموو دام و دەستگا تەنفیزەکان ئەخاتە خزمەتی زۆر جار تۆمەتبارە وەک دەباتی بخاتە خزمەتی دادپەروەری و بەدیهێنانی چۆنەڵی سەروەری یاسا و بۆی ئەو مافە بگەڕێتەوە بۆ ڕۆژنامەنووس لەبەر ئەوە ئەبینین لەم دۆخەدا کاتێک کە ڕۆژنامەنووس سکاڵاکارە و تۆمەتباری بەرامبەری کەسێکی بەرپرسێکی دەسەڵاتداری حیزبی و سیاسیە ئەبینین لەمانەیە کەیسەکان درەنگێک لاکرێتەوە یا بخۆ بەلا ڕێدا بێت بە پێچەوانەوە زۆر جار دەبینین ڕۆژنامەنووسێک سکاڵای لەسەر تۆمات کراوە لەسەر ئەوەی کە بابەتێکی نووسیوە مەقالێکی نووسیوە یاخود بە بۆچوونی بەدڵی لایەنێکی سیاسی یا کە بەرپرس و کەسایەتێکی سیاسی نەبووە لەم کاتەیە ڕۆژنامەنووس زۆر بە زوویی دەستگیر دەکرێت فەرمانی گرتنی بۆ دەرکچووە زوو فەرمانەکە جێبەجێ کراوە بە جۆرێک جێبەجێ کراوە وا بە تیرۆریستیشان گرتی بێ و کە ئیتر تاوانێکی زۆر گەورەی کردبێ هەمیشە ئازادی ڕۆژنامەگەری وەکو چۆن زۆر شتی دنیا بەروبوومی کۆمەلگایە ئازادی ڕۆژنامەگەری و ئازادی بیرروڕاو ئەم دۆخی لە سلێمانیشێ بەروبوومی کۆمەلگای سلێمانی و ناوچەکە ئەو حرەکە مێژوویە کە بە درێژایی دەیان ساڵ پێ هاتووە ئەو ئەزمونی کە جەنابەتی لە کاری ڕۆژنامەوانیە بەو شێوازە پرسیارەکە بکەم ڕۆژانە کە بیرەکەیتەوە لە دۆخی میدیا ئایندەی میدیا لە هەرێمی کوردستان گەشتبینی یاخود زۆر نا بۆ ئایندەی بڵێ خۆی گرفتی گەورە ڕەبتی هەیە هەموو دۆخێکی سیاسی گزارش لە دۆخێکی میدیاییەکە ینی تۆ گرفتی بگەڕی ئەم میدیایە لە چ دۆخێکدایە بێ دۆخە سیاسەکە تێبگەی من بۆچوونی من پاشەکشێکی گەورە هەیە لە مەجای لەدایکبوونی میدیایەکی پرۆفشناڵی ئازاد و ئەوەی کە هاوچەرخە و لەسەر ئاستی ڕۆژاوا قسەی لەسەرەکەیە ئێمە ئەگەر براوردیکەی ئەم ساڵانە بە ساڵەکانی 2000 تا 2010 تا 2013وانە ئەو دەمە میدیا لە برەوێکی ترابوو لە گەشە و نەشونمایەکی ترابوو ترۆک نەبوو تەجوبێکی تازە بوو بەڵام ئێترەمە نانتوانی پەروەردەی کە ناتوانانی زمینەی بۆ خۆشکە نانتوانی یاسای بۆ ڕێبخانەوە یاسانی هەشە جێبەجێ ناکرێ یاوە خود بەنی و ناچڵی جێبەجێەکرێ من دۆخی میدیا بە گشتی و بە تایبەتی ئەم دۆخە بۆ میدیای ئازاد و ئەهلی لەم قۆناغا بە سەخت دەزانم ئێمە زۆرمان لەگەڵا بوون لە ساڵانی 2010 تێکەڵی میدیای ئاڕاستەکرا و میدیای حیزبەکان بوون هەم لە پەیامنێر و ڕۆژنامەنووس و هەم لە خەڵکیشش کە ناو دەستی نووسەران و ئەوانە بوو یا بە شێوە لە شێوەکان میدیایەکیان هەیە کە لەم لاوانەیە پارەی سیاسی وەرەگرن ئەمانە بەدڵنی ئەوانێ هەر کەسیش کە پارێکی سیاسی وەرگێ بڵنی سربەخۆ نابێت ناشتوانێ هەواڵ و زانیاری و ڕای سربەخۆ با بە خەڵک من بە شێژی گشتی تاریکە بینم بەڵام ئەمە بەو مەنایە نییە هەر دۆخی میدیای ئەهلی و ئازاد تاریک بێت دۆخی میدیا بە شێژی گشتی تاریکە ئەو میدیایی کە ئێستا ئەمڕۆ خۆی لە من لە لوتکاموانە لە هەموو کەس زیاتر خەیرانی هەیە خەیرانی ناشەفافێتی هەیە خەیرانی مؤسسە دامەزراوەی هەیە قەیرانی خیتابی هەیە کە چۆن ئەو خیتابە ئاراستی خەڵکەی بینەر هەندێک جار ئەڵێ لەوە چی ئەو بۆ من معنی نەبێ تەنها خەبەرەکە بۆ من گرگاوە ڕاستە من نازانم لەوانەیە خۆی بینەر ئازاد بێت چۆن مامەڵاک وەکو میدیا بەتایبەتی میدیای ئاپڵین دیجیتاڵی یا سۆشڵ میدیا ئەوانە تا چەند یاساکان بۆ ئەماندا تاشراون یاخو یاسای تایبەت هەیە بۆی کە کاری خۆیان لە جیهانە مەسلەی یاسای ڕۆژنامەنووسی ئێستا وەک هەر یاسایەک ناتوانێت جێی خۆی بگرێت ئەویش بەهۆی گەشەکردنی تەکنەلۆژیا و دەستخستنی ڕێکارەکانی گاندنی پامی میدیاییە بە شێوەیەکی ئاسان ئەمە دنیا بەرەو ئاراستەیە کە ڕواکە ئێمە ئیشێک بکەین لەسەر چەسپاندنی کۆمەڵێک یاسا کۆمەڵێک ڕێنمایی کە لەسەر ئاستی جیهان ئیشیان لەسەر بکرێت
تەنها لە سوۆسیال میدیا نا سوۆسیال میدیا چمکێکە لەمە لە AI زیرەکی دەستکرد لە بواری میدیایە کە ئێستا تەماشایەکی زۆر گرفت بۆ یاسای دنیای دروست بووە لە دنیایانی ئەمە دروست بووە کە ئیشی لەسەر بکەن ئەمە تەنها لە بواری ڕۆژنامەنووسی بوارەکانی تریش AI ئەمە هەمووی گرتووەتەوە بەڵام لە هەرێمی کوردستانە هەر نەمانتوانی یەک هەنگاو بنین بۆ دەرکردنی یاسایە کە لە ڕۆژنامە بچێتە دەرەوە هێشتا لە ڕۆژنامەیە ماوەتەوە یعنی هێشتا کۆمەڵێک ڕێنمایی و قوانین هەیە کە لە دنیای بۆ تەلەڤیزیۆن دانران بۆ ڕادیۆ دانران لێرە هەر فریای نەکەوتن هەر نەیان کرد تێپەڕی هاتە نێو ئینتەرنێتەوە تێپەڕی هاتوتە نێو سوۆسیال میدیاوە هەمووی بە فەراغ بەجێماوە یعنی ئێستا گەر تۆ کێشەیەکت هەبێ لە سوۆسیال میدیایە ئەو هیچ شتێک نییە بۆی بگەڕێتەوە گەڕێتەوە بۆ چی بۆ ئامرەکانی پەیوەندیکردن یعنی کە زۆر لە پێش ڕۆژنامەوەن ینی هێشتا ئەو یاسایی تۆ ئیکەی پێش گەشەکردنی ڕۆژنامەوەیە ئیشی لەسەرەکەی لەبەرەوە هیچ شتێک نییە لە دوای ئەوەی کە لە ڕۆژنامە دانرا بە کۆمەڵێک گرفتەوە کە ڕۆژنامەنووسان لەگەڵیا هەبوو ئیتر تەلەڤیزیۆن و ئەنتەرنێت و سوۆسیال میدیا و ئەمانە هیچی بە فەراغی ماونەتەوە تا ئەوە ئاشیەت کە چەند یاسایەکمان هەیە با نادیدە نەبین چەند یاسایەکمان هەیە یاسایی باشن بەڵام تا چەندەم یاسایانە ئەکرێتە دید و تێڕوانینی لایەنە سیاسەکان بە دڵنیایان نەکراوە ئەسڵن لی پەشیمانن ێستا پێیان بکرێ بە دێژایی ئەو ماوەی چەند ساڵی ڕابردووە پێچیان کردوتەوانێ بۆ ئەوی بتوانن پێچێ بکەنەوە بە دەوری یاسانەوە جێبەجێ نەکرێ بەڵام ئیتر خەڵک و نوخبە نەهێشتووە لە هەموو حاڵەتەکە ئەم جۆرە لە قەیرانی کە کوردستان پێیان ڕوا لە قەیرانی میدیاییشە لەمە زیاتر بڕناکە ئێتر لەوانەیە تەمەنی درێژ بێتەوە بۆ ساڵێ دوو ساڵ ئێمە بیرمان بێت نیزامی سیاسی لە من بۆ خۆم هەمیشە قەناعەتم وایە نیزامی سیاسی لە سەدەمی سەدامە لە دوای 86 و حوتوانەوانێ بە تایبەتی کە لەسەر ئاستی عالەمی ها بە تایبەتی کە پەنای بردە بن ئەلفال و چیمیاوی ئەوانە ئەخلاقیان کەوتە بوو ئیتر ئەو بوو مایەوانێ هەتاوەکو 2023 و مەریکا ڕۆخانەی من قەناعەتم نیزامە سیاسی ئێمەش ئەخلاقیان لە هەموو مەجالێکە کەوتووە ئیتر ئەوەی چەند تەمەنی درێژە بێتوانێت چەند ظروفێکی ئیقلیمی و جیهانی تەمەنی درێژ کردوتەوانێ ئەوە شتێکی ترە بەس ئایا لەناو کۆمەلگای ئێمە شتیکە لەدایکە بێ بە دنیا کۆن هیچ کۆمەلگایە نەزۆک نییە ئەو گرفتانەی کە هێنە بەردەم ڕۆژنامەنووسان چین لە ئێستادا لە ڕووی یاساییەوە خاڵە زوعفەکە بۆ کێ ئەگەڕێتەوە ئایا بۆ ڕۆژنامەنووسان ئەگەڕێتەوە کە هەندێک جار ئاگادار نین یاخود بۆ ئەوە گەڕێتەوە تا ڕادەیەکی زۆر دادگا و دەسەڵاتی دادوەری لە ژێر هەیمەنەی حزب و لایەنێکدایە سەربەخۆسیدا ئێمە پێیسمان بە یاساکی تێر و تەسەلتر تایبەت بە ڕۆژنامەنووسی و میدیا چونکە تۆڕە کۆمەڵاتەکان و گەشەکردنی تەکنۆلۆژیای پەیوەندی گۆڕانکارێکی زۆری بەسەر فۆرمی میدیا هێناوە و مۆدیلێکی نوێی میدیا هاتۆتە ئاراوە کە میدیا جەماوەریە ئەمە ئەوێ یاسایەکی تونند و تۆڵ وردەکار بەڵام بە مەرجێ بنەماکانی مافی مرۆڤی تێدا دەستە بەرکرێ لە هەمان کاتدا ئێمە پێویستەکە دادگایەکی تایبەت بە میدیا دامەزرێن نەک ڕۆژنامەنووسێ لەگەڵ مجریمێکە لە لای حاکمێک دادگایی بکرێن چونکە گە دادگاکە تایبەتمەند بێ باشتر ئەتوانێت لە دۆخی ڕۆژنامەنووسی تێبگە بابەتێکی تر بریتە لە مەشق و ڕاهێنانی ڕۆژنامەنووسان بۆ ئەوەی کە ئاشنای ئەرک و مافەکانیان بکرێن بە شێوازێک کە ئەو پامەی کە ئیگەێنن پامەکان بە شێوازی بێت دووچاری کێشەی یاساییان نەکات چونکە هەندێک جار لەو دۆسیانی کە دێتە دادگا دەبینین ڕۆژنامەنووسەکە نەشارەزا بووە یاسای پێشێل کردووە بەهۆی و دووچاری کێشە یاسایی بووە هەموو میدیاکان مافی ئەوەیان نێ زانیاری وەکو یەک وەربگرن لە ئێستا داوای لێ هاتووە بەرپرسەکە خۆی کەناڵی هەیە یان نزیک لە حزبەکەی کەناڵەکە سێبەر بێت زانیاریەکان بۆ دایتە بە کەناڵی دیکە نادا ئەسڵ کەناڵێکی دیکە دەبێت چێ هەواڵەکەشی هەبێ و بە شێوە لە شێوەکان ڕەتی بکاتەوە چۆن مەسەن هەندێک کاتە بووە کەناڵ سەرچاوی مەوسوقی هەبووە هەواڵێکی ڕاگەیان ڕۆژ یەکشەمە فڵان شتە بێت تێبینی کراوە بە دەداچوون کراوە حکوومەت هەر خۆی لەسەر خەر ببووە ئەو زانیار بشڕاستکات و دوو ڕۆژ بابەتەکەی دواخستەوە یان دوو ڕۆژ ئینی کردو بە نمونە مەسەلەی دواخستنی هەڵبژاردنەکان کە ئەگەرێکی کراوەی و بەهێزە یعنی هەندێک لایەن هەندێک کەناڵی سێبەر باسییان کرد کە سەردانی ئەمریکا و سەردانی تارانی تێقلیان هەردوو بەرپرسە باڵا حزبێکە و حکوومێکەشەوە ئەم گەیشتنی زانیاریە بە هەندێک میدیا و نەگەیشتنی بە هەندێکی دیکە خۆی کارەسات نیە پێشەکردنی مافی یاسایی نیە لە ڕاستیدا یەکێک لە کێشەگرفتەکانی وڵاتانی شەرق ئەوەیە یاساکانی چەند جوان من کاتێ دێتە سەر ئەمری واقع کەلێن و کەموکڕی زۆر تێدەکەوێت ئەمە ئەرکی چیە ئەرکی داواکاری گشتی و وەزارەتی دادا کە
چاودێری ئەم دۆخە بکە. بۆیە دەستگاکانی ڕاگەاندن پێویستە لە کاتی نەدانی زانیارێکی گرنگ کە پەیوەندیدارە بە ژیانی هاوڵاتیان سکاڵا لەسەر ئەو لایەنە دامەزراوە قانونیە یاخود ئەو دامەزرا حکوومەت تۆمار بکە کە بۆچی مافی بەدەستێنانی زانیاری پێشەلەکەی. بۆیە ئەبێ داواکاری گشتی بێتە سەرخەت، ئەگە داواکاری گشتیش نیە سەرخەت ئەبێت دامەزراوەکانی ڕاگەاندن فێری فشاری قانونی بن بۆ سەر ئەم دامەزراوە بە دڵنیایەوە بۆچی سوودێ ئەبێ ئەم فشارانە بۆیە بەردەوام من بۆی دامەزراوەکان هەست بکەن لەژێر فشارێکی قانونیان ئەم زانیارانە بەخشن بە میدیاکان کە پەیوەندیدارە بە ژیانی خەڵکەوە. بۆچی دەسەڵات خۆشی زەرمەندە بێ ئەگەر زانیاری نەبەخشێ. بۆ کاتێک ئەگەر دەسەڵاتدارانی حکوومەتی هەرێم زانیاری ڕاستەقینە نەدەن بە میدیاکان بڵای کاتەوە، خەڵک پەنا زیاتر گوێ لەواتەوا دەگرێ، گوێ لە دەنگۆ ئەگرێ، پەنا بۆ هەواڵی ڕەشببینی ئەبە وە تەنانەت دەشێت دەستێکی دەرەکی یا دەستێکی تێکدەر واتەوات بڵاوکاتەوە، زانیاری ناڕاست بڵاوکاتەوە. لەبەرەوە داواکارم لێرەوە لە حکوومەتی هەرێم ئەگەر خەمی حکومڕانی خۆتانە ئەبێ پێش هەموو شتێک مافی بەدەستێنانی زانیاری بۆ هەموو کەناڵە ڕاگەیاندنەکان و بۆ جەماریش دابین بکەی، ئەگەر نا جەماوەر دووچاری چاواشە ئەبێت. واتە زیانەکە تەنها بۆ میدیا و جەماوەر نییە، خودی دەسەڵاتداران زیان. باسێک لەوە کرد جیاوازی لە نێوان میدیاکاندا ئەم بۆ دیجیتاڵش ئەم بابەتە ڕاستە. واتە خۆیان لەوە چ لە ئەوڵەوە بەرهەبەتی دەسەڵاتداران زۆر بە بڵێن تانە لە بەناوی پەیجەوان و ئەوە باسی پەیجەکانە کاتێکا بەشێکیان ئەمەکاری ڕۆژنامەوانی و میدیایەکی سەردەمیانی لە کاتێکا خۆشیان مانگانە و ڕۆژان چەندین پارە سەرفەکەن لە سپۆنسەر و لەوە کە ئەمەش نیشانەی ئەوەیە کە خۆیان سپۆرتی بابەت ئەمەیە ناتوانێت ڕێنمایەکی پێ بۆ دەرکان، ناتوانێت یاسایەکی بۆ دەرکە. ئەگەر ئاگادار بن وەزارەتی ڕۆشنبیری ڕێنمایەکی دەرکردویستی خاوەنداریەتی پەیجەکان دیاری بکە، هەر لە ڕێوە مرد نتوانرا ئەمە بکرێت. بۆ لەبەرەوەی ئەو میدیا سێبەرانە خۆیان نایانەوەی خاوەنداریەتی دیاریکەن. ئیتر ئەگەر لایەنێکی سیاسی یان دەستگایەکی میدیایی یاخود کەسایەتیەک بێوێ لە دیجیتال میدیا ئیشێکی خۆی بکە بەهۆی ئەوەی کە ئەمان دەستکراوەتر بن لە پەیجی سێبەرە نانتوانی لەگەڵ ئەمانیشای جێ بکەن. ئێستا پێشێلکاریەکی دیکەشێ بەو شێوەی مەسەرەن حیزبی دەسەڵاتدار یان ڕۆژنامەنووسێک کە با بڵێن لەلایەن دەسەڵاتەوە ڕاکێشابێ بۆ لای خۆی ئیشی میدیایی بۆ بکەن ئیشی ڕۆژنامەوانی بۆ بکە دەبینی زۆربەی زانیاریەکان بۆ ئوجیهەتانێت. یعنی ئێستا وای دیاتووە لە باتی وتەبێژ لەوە چ ڕۆژنامەنووسە بێ دەستگا هەیە بەتەکید هەندێک جار لەوەی دەستگاکە جۆرێ شەرعەتی پێدرابێ بەڵام بۆ ڕۆژنامەنووسەکە کەواتە هەموو شتەکان شێوێنراوە. لێرە بۆ ئەوەی تۆ دەستگایەک یان دامەزراوەیەک یا تا ئاگاتە سەر پەیجێکی سۆشیال میدیایی گەشە پێ بدەی چیەکە پاڵپشتی سیاسی بۆ دروستەکە بۆی زانیاری بە کەواتەوە پێشێلکردنی مافی ئازادی بە دەستگەیشتنی زانیاری بۆ میدیاکانی دیکە هەر پێشێلکردن هەر نەهێشتنی ڕۆڵی ئەو یاسایەیە. یعنی ئەو کەسێک کە بێتە پشت میدیاکە کە خۆی زانیاریەیە ئەسڵ ناگەڕێتەوە بۆ یاساکە کە چۆن زانیاری باتێ. ئەسڵ وەکو ڕۆژنامەنووسێک هەوڵەیە زانیاری دەستکێ و بۆ دامەزراوەکی خۆی بنێرێ بۆی چی بکات دامەزراوەکی بەرەو پێش بەرێ بۆی ئەجندای خۆی دوایی ئیجراکە لەم زیادبوونی بینەرە. وەکو مامۆستایەکی زانکۆ ئیشکالەکەت لەوەیە کە نابێ بۆی بنێرە یاخود کە ناردی هەواڵەکە بێ بۆ هەمووی بنێرێ یان شێوازی ناردنەکە چۆنە؟ ئەسڵ نابێ بێ دەست بەرداری دەستگاکە بێ خۆی کار بکە بەپی یاساکان بڕوا بە دوای زانیاریەکانە. نەک ئەم بۆ نمونە لە کۆبوونەوەیەکە هەواڵدەری هەیە لە ناو سیاسە لە ناو دەستگا سیاسیەکانە یان لە ناو دەستگا دەوڵەتیەکانە دانیشێ گوێقۆرا گوێی هەڵخستووە بۆەوەی چی بۆی زانیارێکی دەستکەوە بینێرێ. پەرلەمانتارێکە لە ناو پەرلەمانە فەوزایەک دروستەکە بۆی زانیارێکی دەستکەوە بینێر. بە نمونەیەکی زیندوو ئەمە پرسیارەکەم بکەم لەم ماوەی ڕابردوودا ویستمان راپۆرتێکی وە کەناڵی پەیام لەسەر مەسەلەی خانی بەسەڵات چۆکان بکەین وتیان نابێت ئەم بابەتە بکرێ و لەبەرەوەی با بڵێن مافی ئەو بەتەمەنانە پێشێلەکرێت و ئەم بابەتانە لە هەمان کاتە لە کەناڵی دیکە ئەوە هیچ بۆ خانی بەسەڵات چۆکان ئەچوو ڕێگە بەو درا لە هەمان کاتە کەناڵی ترە بۆ چۆ ناو زیندانەکانەوە ینی ناو زیندانەکان و مزەحەکانی وەرەگرت و زیندانەکانی وەرەگرت یعنی زیندانێک کە بەو تایبەتمەندی کە خۆتانەتانە بەڕوویان ناکەنەوە وەڵام ئەم خانێکی بەسەڵات چۆن کە شوێنێکی مەدەنی و ئاساییە بەڕووی ئێمە نایکەنەوە ئەم جیاوازیانە لە کۆتاییە هەر پێشێلکردنی ئازادی ڕۆژنامەوانی بەدڵنیاییەوە پێشێلکردنی بنەماکانی ئازادی ڕۆژنامەگەریە بەڵام تەنها حاڵەتەکە لەوەدا ئایا ئەم کەسە پاسایی چی بۆ بۆی نێڵی ئەو دیدارە بکەیت خۆی دام و دەستگایەکی وەکو مەسەلەن چسە پەرشتیاری خانی بەساڵاتچوان مافی خۆیەتی بڵێ ئەم باساڵاتچوانە کە ئیدێنی ناویان بڵاو مەکەرەوە بە دەموچاویشان بە شێوازە بێت کە دەرنەکەوێت تەنها باسی معاناتی خۆیان بێ لەم حاڵەتەدا ئاساییە ئەم دام و دەستگای چاودێریە داوا بکات بەڵام کە هەر ڕێگری بکات
ئەوە بەڕاستی حەقە دەستگا ڕاگەیاندنەکان لە ڕێگەی فشاری یاساییەوە فشاری یاسایی بکەن چونکە کاتێک کە بوو بە فشاری یاسایی بوو بە سکاڵای یاسایی بە دڵنیاییەوە دادگا حەق دەداتە بە دەستگایەکی ڕاگەاندن لەبەرەوەی پامێکی مرۆڤانەیە بۆ هۆشیاری کۆمەلگایە و لە هەمان کاتدا هاندانی کۆمەلگایە بۆی کە زیاتر ئاگاداری لە خانی بە ساڵە چوان بێ بۆ نمونە. کاکشۆ باسی سلێمانی هەولێ یاخود دوو ناوچەت کرد زۆر مەبەستمە ئەو بابەتە لەم بەرنامەدا بوروژێنی بابەتی ئازادی زۆری سلێمانی زۆر شانازی بە مەسەلەی ئازادی و ئەو هەموو میدیا ئەوە ئەکا بەڵام لە هەمان کاتاکە بچووکترین کەیسی ئەم زۆنە بجوڵێنیت ئەوە ڕوبەڕووی گەورەترین گرفت و کێشە و تەنانە لایەنی یاسایی ئەوش ئەبیتەوە ئازادیەکە تا ئەو کاتێک کە قسە بە زۆنی سەوز نەڵی لە سەوز و بە زەر نەڵی لە زەر بەڵام ئازادیەکە ڕەهایە ئەگەر لە سەوزەوە قسە بە زۆنی زەر بڵێ ئەزانی ڕاستیەکێ بوو تێکەیەشێتی و پارتی بە تەدریجی بە تایبەتیەشێتی ینی بە پلە هیچ جیاوازێکی نەماوە لەگەڵ پارتیا هەم لە ڕووی پێکاتی حیزبایەتی و هەم لە ڕووی تێڕوانی نێوانەیە بۆ ناو کۆمەلگا و بۆ دەرەوەی کۆمەلگا بۆ نمونە ڕۆژانەکە بۆ یەکێتی کە دروست بۆ دروست بۆ کە حیزبێک بێ هیچ نەبێ منافەسەی بنەماڵە بکە ئێستا خۆی حیزبێکی بنەماڵەیەوەکو هەنێ حیزبێتی ژوای لێ هاتووە لە کوردستانە دووەم تۆ لێرە لە لای پارتی ناتوانێت دژی تورکیا گرتبوونەوەی لە بەردەمی و ئێنا بکەینەوە گەتۆکانم بکەی لێرە ژوای لێ هاتووە ئێستا خەریکە بەوەرە باشی لێت کە بەرامبەر تورکیاش ناتوانانی بیکەی ئەو ماوەی پێش و کۆمەڵێ خەڵکی سیاسی و کۆنە پەرلەمانتار و چالاگوان و ڕۆشن بیروانە ویستیان لە هاتنەکە وردۆخانە گرتبوونەوە بکەن گرتبوونەوە هێچی بەسیط دەوری 40-50 کەسی لە بەردەم نووسنگی پەرلەمانی عێراق نیان هێژەوە بڵاویان پێکردن تەنانەت بیرتان بخەمەوە بوورە پێشتان دەبڕم خۆپیشاندانی مامۆستایان لە کۆتا ڕۆژەکاندا چەند هێزێکی ئەمنی دەتوانین بڵێن کەم تەمەنیشە مناڵیان ناردەبوو هەم ڕۆژنامە نووسان و هەم ڕوبەڕووی مامۆستایانیش بوونەوە مەشێکی تر لە نمونونەکانەکە ڕاستە ئەزانی شتێک هەیە کە بوو تێویش ئەوەیە یەشتی پارتی جیاوازیان نەماوەی جیاوازی هەیە لە جیاوازی لە ناو کۆمەلگاکان و بزاوتە کۆمەڵایەتەکانە هەیە لە سلێمانی بزاوتێکی ڕۆشنبیری سیاسی جەماوەری تایە نەهی یەکێتی و نەهی پارتیە هی کۆمەلگایە خەڵکی لایەنەکانیشی تایە بەڵا ئەگەر هەر لایەنێ ویست بێتی تۆزێ مجامەی کا خۆی لەگەڵی ڕێک بخاوانێ کارێکی باشی کردووە ئەم بزاوتە مەعلەسەف هەموو جارێ لە هەولێر و ناوچەکانی بادینان ڕوبەڕی سەرکردن و گیر و گرفتی گەورە بۆتەوانێ و جراوەکانی بادینان نمونەیەکن لەوە دوێنێ یادی سەدەش عوسمان بوو نمونێکی تری هەلەوە لێرەش بە تاکید هەمان شێوە هەیە من بۆ خۆم جیاوازی چلۆنایەتی نابینم لە بینی هەڵسوکەوتی پارتی و یەکێتیە لەگەڵ ڕۆژنامە نووسانە ئەوەی هەیە هەمیشە لە سلێمانی چەند پنتێک و چەند دەسەڵاتێکی جیا هەبوون لە دەرەوەی پنتی مرکزی ناوچەکە کە یەکێتیە تا چەند پێتان وایە ئێستا حکوومەت هەندێک لە دام و دەستگاکانی ئەگەر هەمویان نەبێ کار لەسەر گەورەکردنی میدیایان چەند میدیایەکەکەن هەواڵ بەوەدەن زانیاری بەوەدەن ڕێگە بەوەدەن تەنان لەگەڵ تیمەکانیانە دەرەچن بۆ ئەوەی چۆن بڵێ بینەری ئەم زیاتر بێ کێربی ئەم لە تەواوی میدیاکانی تی زیاتر بێ ئەمەش لە کۆتایی ئەم جیاوازیە ئەکرێت مؤسسەیەکی حکومی ئەم جیاکاریە بکات لە ڕاستیە حکوومەتی هەرێم بەتایبەت لە ماوەی ئەم دوو کابینەیە ناهاوسەنگی لە هەندێک دۆختا هەبوو لە بواری خزمەت گوزاریە لەگەڵ لە بینی ئەم شار بۆ ئەو شاریان پارێزگا و پارێزگا لەگەڵ میدیاکانیشە کە داواکارم لێرە لە حکوومەتی هەرێم مادەم بانگەشەی دیموکراسیەکە بانگەشەی مافەکانی مرۆڤەکە ئەمانە پێوەرن بۆ ئەوەی کە حکوومەتێت تا چەند دیموکراسی تا چەند ڕێز لە ئازادی ڕاگەیان نەگرێ و لە هەمان کاتدا میدیاکان جگەل لەم بابەتانە داواکارم پەنا بۆ شێوازی تر بنوەکو بۆ نمونە میدیای بنکۆڵکاری کە زۆر جاران میدیای بنکۆڵکاری زیاتر ئەدگەێنێتە حقیقت بەڵام بەداخەوە لە میدیای کوردیا بە دەگمەن میدیای بنکۆڵکاری بین و زیاتر بایەق بە هەواڵ و راپۆرتە هەواڵەدەن مەسەن جاروە کارساتێکە قەومێ بۆ ئاگرێگەکەوێتۆ لە بازارەکە خەڵک ئەزانێ ئاگرەکە کەوتۆ تۆ ڕووماڵەکرێ بەڵام ئەبێ میدیاکان ئەرکی بنکۆڵکاری بکەن بزانن هۆکارەکانی چییە. ئەگەر بتێ پێوەری حەقیقی بۆ ئازادی ڕادەربڕین و میدیا ئەوەیە کە تەماشای سزنەکانکەی بزانە سزنی ئێمە ڕۆژنامەنووس یان خەڵک لەسەر ئازادی ڕادەربڕین دەستگیر کراوە بێگومان هەم ئێمە وەکو سنتەری میترۆ و هەم ڕێکخراونی دەوڵەتەکانیش تەکید لەواکەنەوە کە سزنەکانی ئێمە ڕۆژنامەنووسی تایە و خەڵک لەسەر ئازادی ڕادەربڕین لە سزنە بۆیە بەردەوام ڕەخنە ئاراستی هەرێمی کوردستانەکرێ
لەسەر ئەم مۆزوعەکەوا بوو ئێمە یاسامان هەیە لە هەرێمی کوردستان پراوێژێک هەیە بۆ ئازادی ڕادەربڕین و ڕۆژنامەگەری لە هەرێمی کوردستان و خەڵک تعدودێتێکە بینیانی ئەگەر تعدودێتەکە لە هەرێمی کوردستان بۆ میدیا حەقیقیش نەبێ زۆربەی ئایدی ئەحزابن و سێبەری ئەحزابن زۆربەی بەڵام تعدودێتێکە بینێ ئایا حەقیقی ئەم تعدودێتە پێم وایە تۆزێ درۆزنانێ کاک ڕەحمان دەبەرەوەی جەنابەت سنتەرێکی وە ڕەسمیت بەراورد بە دەتوانین بڵێن ڕۆژنامە نووسێک بەوەی کە مامۆستایەکی زانکۆ شیکردنەوە بۆ بابەتەکان کا دەبەرەوە تمۆحی زیاترمانەیە لەوەی کە لەم چاوپێکەوتن لەگەڵ جەنابەت هەندێ کەیسمان بۆ باس بکەیت چونکە دەزانین کە جەنابەت کەم تا زۆر لەگەڵ ڕێکخراوە نێودەوڵەتیەکانیشدا کۆنتاکتان هەیە بەوەی کە سەرچاوی هەواڵەکان یاخو سەرچاوی کردن بۆ ڕاگەیاندنی پێشێلکارەکان بەو ناوەندانە وەکو ئەمنستی وەکو تەنانەت وەزارەتی دەرەوەی ئەمریکا دەبێت پەنجە بخەنە سەر برینەکان ئەو برینانە چین کە لە هەرێمی کوردستان هەیە لەسەر دۆخی ڕۆژنامەنووسی لەسەر پێشێلکاریەکان ئەو ڕێکخراوانە چۆن باسی ئازادی ڕۆژنامەوەی لە هەرێمی کوردستانەکەن ئێوە ڕۆژانە دەست و پەنجە لەگەڵ چ پێشێلکاریەکان نەرمەکەن ڕۆژنامەنووسان چ لە یەکێن نەلایەوە سەبارەت بە ڕێکخراوە نێودەوڵەتیەکان وانە کە هەندێک لە سەرچاویان ئێمنوەکو ئاخر راپۆر ئەمنستی ئینتەرناشناڵ پشتی بە سنتەری میترۆ و ئامارەکانی سنتەری میتۆوەسۆ زۆر ڕێکخراوی تریشێ پشت بە ئامارەکانی سنتەری میتۆوەسینکەوات بوو مۆزۆعی چاودێریکردنی ئازادی ڕۆژنامەنووسی و ڕۆژی ئازادی ڕۆژنامەنووسی لە هەرێمی کوردستان گرنگە بۆی ڕقەمت لابێ بەبێ ڕقەم ناتوانانی تۆ قسە بکەیتوانە زۆرترین پێشێلکاری لە هەرێمی کوردستان کە ئەنجام بدەێت مۆزۆعی ڕێگریە وە لە کاتی زیاتر ئەم ڕێگریانە لە کاتی خۆپیشاندان و لە کاتی بڵێن قوڵبوونەوەی ناکۆکی سیاسی لە هەرێمی کوردستان و سەرهەڵدانی هەندێک خلافاتی بینی ئەحزاب وەمانە پێشێلکاری زیاترە بێت لە کاتی ڕووداوێنی سروشتی لە کاتی بڵێن ڕووماڵکردن لە شوێنە گشتێکانە کۆمەڵی بەربەست و ئاسەنگی هێتە بەردەم ڕۆژنامەنووسان و ڕێگریەکرێ خاڵی ڕقەم دوو جیاکاریە کە زۆر زۆرە لە هەرێمی کوردستان و دەستگیرکردنی ڕۆژنامەنووسان کە ڕقەمەکانی لایە خۆ دەتوانین ئیشارەتی پێ بکەی ئەمانە گرنگترین ئەو پێشێلکاریانن کە دووبارە ئابنەوە ئەمما ئەوەی کە زۆر زەقە لە هەرێمی کوردستانە ئێستا ئەوەیە کە وەکو لە سەرەتای ئاماژەم پێکرد ئەوەیە کە ئێمە سجنی ئێمە بەندیخانەی ئێمە نابێ ڕۆژنامەنووسی تابێ و نابێت لە کەس لەسەر ئازادی ڕادەبڕین لە سجن بێ کە هەیە راپۆرتە نێودەوڵەتەکان بەشێک زۆر لە باڵی دەستگا میدیایەکان وە باسیەکەن ئەمە بە کارەسات ناوە بن کە وەڵامی راپۆرتە نێودەوڵەتەکان بیتەوە ئەم وەڵامدانەوەی تا چەند لای جەنابەت مەقبولە و لە هەماگەیچە بیانیەکان چیڵن لەسەر دۆخی ئازادی ڕۆژنامەی لای خۆی ئەم راپۆرتانە ئەبێ وەکو فاکتەرە تەماشاکەین بۆ باشترکردنی بارودۆخی یعنی ژینگەی مافی مرۆڤ لە هەرێمی کوردستان حکوومەت ئەبێوا تەماشایکە نابێ بە نکۆڵی و بە ڕەتکردنەوە و بە وەڵامدانەوەی ساقات و خراپ بڕوانینە ئەم راپۆرتانە راپۆرتەکان پەرۆشیە بۆ کەیسی دیموکراسیت لە عێراقا لە هەرێمی کوردستانە بۆ پتەوکردنی دیموکراسی و فراوانکردنی دیموکراسیە چونکە مۆزۆی ئازادی ڕادەبڕین و ڕۆژنامەگەری بناغن بۆ دیموکراسیت ئێمە کە ئەمانەیە بەرەو دیموکراسیات بڕین هەرێمی کوردستان و هەنگاونێت ئەبێم کەیسانە چاکەین جا ئەمانە چاودێرن بەسەر حکوومەتەوە چاودێرن بەسەر بارودۆخەکەەوە و ڕێکخراوێکی نێوخۆی وەکو ئێمە ئەم چاودێریە نابێ دوژمنانە تەماشا بکرێت حکوومەتی هەرێمی کوردستان یاخود ئەو موسسەی کە پەیوەندیدارە بە وەڵامدانەوەی راپۆرتە نێودەوڵەتیەکان نکۆڵی زاڵە ڕەتکردنەوە زاڵە بەسەر وەڵامدانەوەکەی ئەمە خزمەت ناکە بۆ ئەوە خزمەتەکە ئێمە بۆ خەلەلەکان بگەڕین بۆ چارەسەریکەین ئێمە ئەم ساڵ لە سنتەری میترۆڵین خەلەلەکان و چارەسەرکردنی بەم شکڵەیە یەکەم دەستگیرکراوەکان و حکومدراوەکان ئازاد بکرێن یاسای ڕۆژنامەگەری و مافی دەستکەوتنی زانیاری وەکو خۆی جێبەجێ بکرێ ڕەخنە حکوومەت وەکو فاکتەرێ بۆ باشکردنی بارودۆخی خۆی تەماشاکە نابێت ڕەخنەگر وەکو دوژمن تەماشا بکرێت راپۆرتە نێودەوڵەتەکان وەکو دوژمن تەماشا مەکەن بڕۆم بزان خەلەلەکانمان لەکوێیە
پلان دانێن بۆ چارەسەرکردنی ئیشی ڕێکخراوی کۆمەڵگەی مەدەنی ئەمەیە ئیشی ئەوە نییە بڕوخێ و بژی ئێمە خەلەلەکانە خینە ڕوو ڕێکخراونی دەوڵەتەکان خەلەلەکانە خەنە ڕوو حکومەتی تر ئەیکا باشە بێ خەڵک نەزڕی مشتەمەعی نێودەوڵەتی لەسەری باشە بێ نایکە هەموو ڕۆژە ئێستا باش نییە بە حکمی ئەوەی کە حکومەت هەتاکو ئێستا حکومەتی هەرێمی کوردستان هەتاکو ئێستا دانەنیشتووە پلانێکی گشتگیر دانێ بۆ مۆزوعی چارەسەرکردنی کێشەی ڕۆژنامەنووس و دەسەڵات و کێشەی ڕۆژنامەنووس لەگەڵ زانیاری لەناو حکومەتە مۆزوعی دەربازبوون لە سزارە تاوانەکانی بەرامبەر بە ڕۆژنامەنووس یانی تۆ دەستگیرێکی کامێرەکە دەشکێنرێ بەبێ هیچ هینێکی قسەرەدێکی قانونیایی هاوکارم هەیە لە کەناڵی پەیام کامێرامان کاقەبڵە لە 2016 با بڵێن کامێراکەی شکێنراوە عەزیەت دراوە و تەشیری زۆر ئەوەی پێکراوە سکاڵای یاسایی تۆمان کردو لە 2016 تا ئێستا کەیسەکە یەکلای نەکراتۆ لە دادگا بەردەوام و ماتەڵی پێوەکری ئەو کەسە پلەدارێکی سەربازیە بە جەنگی داعش و بە کۆرۆنا و بۆ دوایان خستووە ئەمە دۆخی وەرگرتنەوەی مافە بۆ ڕۆژنامەنووسان کە ئەوەش لە ئاستی پێویستان لێمە دادگاکانمان بە تەواوی سربەخۆ نین بەڵام ئێمە دادوەری سربەخۆمان هەیە لە ناو دادگاکانە هەندێکیسی ڕۆژنامەنووسیمان هەیە کە لەم راپۆرتە ئیشارەتمان پێیاوە کەیسی 15 کەیسی ڕۆژنامەنووسی بردوێتەوە ڕۆژنامەنووسێک ئەمە شتێکی ئیجابیە دادگاکانە هەیە ئەگەر ئێمە بڵین ئەمە شتێکی ئیجابیان ئێمە بۆ حکومەتە گەڕێتەوە دادوەرێکی سربەخۆمان هەیە ناو دادگاکانە ویژدانی قوبوڵ ناکە دژ بەو پرەنسیپانەی خۆی حکوم بە لەبەرەوە بینی هەندێک کەیس بەم شکرا هەندێک کەیسیش زۆر درێژاخیانە هین ڕۆژنامەنووس یانی کەیسی بەرپرسان زوو یەک لاکرێتەوە و کەیسی ڕۆژنامەنووسان نەخێر چەند ساڵێکی پێچێوەکو ئەوی پەیام جەنابەت باست کرد. کاک ڕەحمان لە ماوەی ڕابردوودا بە دیاریکراوی پێنجی ئایرمان تێپەڕان کە ساڵ دیاری شەیدکردنی سەدرەشە عوسمان بوو دەمەوێت نامەوێت بچمە سەر ئەو کەیسە بەڵام دەمەوێت باسێک لە کەیسی شەیدەکان بکەین کە لەم ڕێگەیەدا ژیانی خۆیان داناوە تا چەند ڕێڕەوە یاساییەکەی بەدڵی ئێوە ڕۆیشتەوە گەیشتۆ بەکوێ ئێمە لە هەرێمی کوردستان بڵێن دەستگای دادوەریمان ئەوەنە سربەخۆ نین تا چاوەڕوانی ئەوە بکەین لە کەیسی تیرۆرکردنی کەسێ لەسەر ئازادی ڕادەربڕین بیان ڕۆژنامەگەری بێ بەو شێوازە کۆتایی پێبێ کە بە دڵخوازی ڕایگشتی بێ و عایلەی قوربانەکە بێ هەموو ئەو کەیسانەی کەیسی تیرۆر لە هەرێمی کوردستان کە مەلەفەکە کراوەتەوە مەلەفەکە کە داخراوەتەوە دژی کەسێکی نادیار تاوانبارێکی نادیار تۆمەتبارێکی نادیار مۆزوعەکە داخراوە کەواتە کەیسەکان لە لای دادگاکانی هەرێمی کوردستان داخراون ئەمما لای ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی و عایلەی قوربانەکان ئەم کەیسانە هەتاکو ئێستا کراوەتەوە تاکو لە هەرێمی کوردستان دادگایەکی سربەخۆی عادل یەتەکایەوە بتوانێت حەق بۆ خاوەن حەق بگەڕێنێتەوە. کاک ڕەحمان گلەی لە ئێوەشەکەی وەکو مەسەلەن جەناب وەکو بەرپرسی سەنتەری میترۆوە وەکو ناوەندەکانی دیکەش یەک لەوەی کە تەنانەت ناو خۆتانە ئەوکو پێویستەبانی لەوەی کە ببنە هێزێکی کاریگەرتر لەسەر لایەنی پەیوەندیدان لەسەر لایەن دەسەڵات بۆەوەی کە ئەو کەیسانە لە بەرژەوەندی حەق یاخود مافقورا و بشکێتەوە و لە ڕوویەکی تریشەوە دەوترێت ئەوەندەی برەوە علاقات و پەیوەندی کۆمەڵایەتیەکە و یاخود پەیوەندیە هاوڕێتێکە لەگەڵ دەسەڵاتدارانتان بردوێتە پێشەوە نەکەیسەکانتان نەبردوێتە پێشەوە دەڵێن لەسەر خوێنی شەیدەکان علاقات دروستکراوە بەڵام خۆی بێت لەسەر خوێنی شەیدەکان جۆرێک لە جۆرەکان گرژی و ڕوبەڕووبوونەوەی یاسایی شەبێ بۆی ئەو کەیسانە میترۆ سازشی نەکردووە لە هەڵوێسەر هەڵوێستەکانی ئەگەر دیدار و چاپێکەوتنی شێبێ لەگەڵ بەرپرسان هەڵە تێئەگەین ئەگەر وا بزانین ڕێکخراوی کۆمەڵگەی مەدەنی حزبی سیاسی معارزە ڕێکخراوی کۆمەڵگەی مەدەنی ئەساسەن ئیشی لەگەڵ حکوومەتە تۆ ئیشێک لەسەر مۆزوعی پێدانی زانیاریەکەی ئەوێ لەگەڵ دامەزراوەی زانیاری کە لە حکوومەتی هەرێمی کوردستان ئیشەکە لەگەڵ وەزارەتی ڕۆژنامەیە لەگەڵ وەزیری ڕۆژنامەیی دانیشی لەگەڵ وەزیری مالیەیە لەسەر مۆزوعی پێدانی زانیاری ئابێ لەگەڵەوە دانیشی کەواتە
کۆنتاکتی هێن سنتەری میترۆ لەگەڵ بەرپرسانی حکوومەتی هەرێمی کوردستان پەیوەندیدارە بۆ پرۆژانەی کەوەری گرتووە هەموو ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی لە هەرێمی کوردستان کە تەنانەت دوێنێوپێرەوە کە سەفارەتی ئەمریکا کە وەزارەتی دەرەوەی ئەمریکا پرۆژەیەکی بووە بەرپرسانی حکومی بان کردووە قسەیان لەسەر مۆزوع کردووە کەواتە پەیوەندی لەگەڵ بەرپرسانی حکومی پەیوەندی بە پرۆژەکانەوە هەیە پەیوەندی بە راپۆرتی سنتەری میترۆ هەیە کە پێشکەش بە بەرپرسانەکەن ئێمە شاهێدین لەسەر قۆناغێ لە قۆناغەکانی ژیانمان لە هەرێمی کوردستان کە پەیوەندیدارە بە مۆزوعی ئازادیەکان ئێمە ئەم راپۆرتی کە ساڵانە پێشکەش بە بەرپرسانیەکەین ئەمە شاهێد حاڵین ئێمە لەسەر بارودۆخەکە باسی دەستگیرکردنی تایە باسی تیرۆری تایە ساڵانی ڕابردوو و باسی هەموو کێشانی تایە کە هەرێمی کوردستان چەند ساڵە بەرپرسانی هەرێمتان نبینیوە لەوەی کاڵی کەواتە 3 ساڵە ئێوە نەتانتوانیوە لینکێک بن یاخود ئەم باڵم پێشلکاری ڕۆژنامەوانیانە بەوان بدەن بۆچی یەکتیتان نبینی ئەوان ئامادەنین یاخود ئەوان بابەتەکە بەجددی وەرناگرن یاخود ئەوان چیڵە لەسەر پێشلکاریانە پاسە ئێمە نەشییان ببین نیان بینین لە ڕێی پەیوەندی وشتی باوای نێرین یای راپۆرتەکە بۆ وەڵامی ئەوان چییە؟ پاساویان چییە؟ ئەوەی کە خۆت گوێی لێبێ ڕۆژانە وتەبێژەکان قسەی لەسەرەکەن ئەوە وەڵامەکانیانە یعنی شتێکی تازە نییە بەردەوام لە هەرێمی کوردستان نکۆڵیکردن و ڕەتکردنەوە هەیە ینی حتا بە راپۆرتێنێ و دەوڵەتەکانیش بە دڵنیایەوە کە ئێمە یاسایەکی تایبەتمان هەیە لە هەرێمی کوردستان ئەگەرچی ئەو یاسایە لە ڕاستی دەقەکانی کەمن و کاڵ و کرچی تێدا و لە کاتی خۆشدا زۆر باسمان کردو کەەوە باس و بابەتی بەرنمەیەشی دوور و درێژە بەڵام لەگەڵ ئەو ناکامڵی و ئەو یاسایەدا لەگەڵ ئەو کەم و کورتی و کاڵ و کرچی کە شیاشایەتی ئەو یاسایەش وەکو خۆی جێبەجێ ناکرێ ئەو یاسایەش وەکو خۆی پیادە ناکرێ و مافەکانی ئەو کەمە مافەی ڕۆژنامەنووسان کە لەوە یاسایەشدا دەقی لەسرە پارێزراوە بە پێی یاسا ئەو یاسایەش وەکو خۆی مامەن بەڵکو زۆر جار دەگەڕێنەوانێ تەفسیری جار هەیە دادوەرە بە ڕێزەکان تەفسیری لایانی پەیوەندیدار بۆ دەقە یاساییەکان بە جۆرێکی ترە کە ئەشێ زۆر جار لەمانە حەقیقەکە خۆی دوورکە یاخود جێبەجێکردنی ئەو یاسایە بگەڕانەوە بۆ یاسای سزادانی عێراقی یاخود بۆ بڕیارێک لە زەمەنی بەعسا دەرچووە و کە ئێستا بەرامبەر ڕۆژنامەنووسێ بەکاری بێنی وە جێبەجێ بکەی و یاسای سزادانی عێراقی هەموو جارێ ئەگەرچی ئەوە یاسا گشتێکەیە لە هەندێک حاڵدا پێش دەخرێ بۆ لە کاتێکا یاسای ڕۆژنامەگەری یاسایەکی خاصە پێویستە یاسای ڕۆژنامەگەری بەسەر ڕۆژنامەنووس و کەیسەکانیان جێبەجێکە ئەڵڵاهومە تەنها لە حاڵەتێکدا نەبێ کە دەقی یاسایی و سزای یاسایی لەو یاسایەدا نەبوو ئەبێ بگەڕێنەوە بۆ دەقە یاساییەکانی تر و بە جۆرێک مامەڵە لەگەڵ یاساکانی ترشان کە لەگەڵ ڕوحی ئەو یاسای کاری ڕۆژنامەگەری کە لە هەرێمی کوردستانە بەرکارە بگونجێ. لە کۆتایی بەرنامەکەدا ئەومان بۆ ڕوونبوویەوە هەنگاوەکانی ئایندا بۆ ڕۆژنامەنووسان لە بەدەستگەیشتنی زانیاری دروست و ڕاست بە بینەرەکانیان قورستر و سەختتر دەبێت لە بەرامبەریشدا بۆ میدیا سێبەر و حزبیەکان تا دێت ئاسانتر دەبێت بەڵام جیاوازیەکە زۆرن لەوەی ئەوان لە بەرژەوەندی دەسەڵاتداران هەواڵەکان دادەتاشن و کەناڵە جەماوەریەکانیش لە بەرژەوەندی حەقیقەت و هاوڵاتیان ئێشکێننەوە تا بە یەگەیشتنەوەی دیکە و بەرنامەیەکی دیکە بە وزارەتان دەسپێرم کە سوپاردەزانە.